شنەی تەوەری دوێمی گفتوگۆکانی ئەمڕۆمان دیارە زانکۆی هەڵەبجە لیژنێکی پێکهێناوە کە هەوڵ ئەدات جینۆسایدی هەڵەبجە بە ئەرشیف بکات لە ڕێگەی پرۆژەیەکەوە کە بە شێوازی ئۆنلاین دەبێت و بە چەند زمانێکی جیاواز لە ئێستادا دەوێت کە پرۆژەکەی فراوانتر بکاتەوە تا پرۆسی بە جینۆساید ناساندنی هەڵەبجە فراوانتر بکە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم بابەتە ئێمە دەچینە لای زۆبەڕێز دکتۆر نەریمان عەبدوڵڵا کە بەڕێزان مامۆستای زانکۆی هەڵەبجەن و بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لێبێ باین باش. سڵاو لێوەی بەڕێز باینتان باش. بەڵێ دکتۆر دەمێت باسێکی پرۆژەکەمان بۆ بکە کە پرۆژەیەک لە زانکۆی هەڵەبجەدا کراوەتەوە لەم پرۆژێدا هەوڵی بە ئەرشیفکردنی جینۆسایدی هەڵەبجە ئەدەن جا ئەتانێت پرۆژەکە فراوانتر بکەن دەمێت باسێکمان لە هەوڵەکانتان بۆ فراوانکردنی ئەم پرۆژەیە پێ بڵێن. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە بە شێوەیەکی خەمخۆرانە بە تەنگ کەیسەکانی هەڵەبجەوە هاتووە سپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین. دیارە زانکۆی هەڵەبجە وەکو ئەرکێکی نیشتیمانی خۆی وەکو ئەرکێک کە لە پارێزگای هەڵەبجەیە دوای ئەوەی کە پرۆژەیە گەڵاڵەکرا لە ئەنجومەنی زانکۆ دەستخۆشی و سپاسمان هەیە بۆ بەڕێز سەرۆکی زانکۆ ئەندامانی ئەنجومەنی زانکۆ. پرۆژەکە بریتی بوو لە ئەرشیفی دیجیتاڵی جینۆسایدی هەڵەبجە مەبەست لێی بە ئەرشیفکردنی هەموو ئەو زانیاریانەیە کە لەسەر کیمیاباران و جینۆسایدی هەڵەبجە هەن لە چوارچێوەی ماڵپەڕێکی ئەلکترۆنیا بە ناوی هەڵەبجە میمۆریال.org. ئەم سایتە یاخود ئەم ماڵپەڕە کۆمەڵێ زانیاری زۆر گرنگ لە خۆئەگرێ کە هەموو ئەم زانیاریانە لەناو ئەو سایتەیە ئەرشیفەکرێن بە زمانەکانی لە ئێستاە کوردی و ئینگلیزی و لە داهاتووشە عەرەبی و چەند زمانێکی تریش. زانیاریەکان بەشێکیان بریتین لە وێنە، لە ڤیددیۆ، لە بڕیاری دادگاکان، لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە شەهیدانی هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجەوە هەیە، ئەو توێژینەوانی کە لەسەر هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجە نووسراون، ئەو کتێبانی کە نووسراون جا توێژینەوە کتێبەکان بە هەر زمانێ بن هەمووی داغڵەکرێن ئەرشیفەکرێن. خاڵێکی تر کە داغڵەکرێ و ئەرشیفەکرێ بریتە لە وتە و چاوپێکەوتنی شایەت حاڵەکان کە ئەمانە لەلایەن بەشی مێژوو بە دەستخۆشیەوە بۆ بەڕێز سەرۆک بەشی مێژوو، مامۆستایانی بەشی مێژوو و لەلایەن خوێندکارانی بەشی مێژووەوە چەند ساڵێکە ئەم پرۆژێ بەڕێوە ئەچێت کە بریتە لە چاوپێکەوتن لەگەڵ شایەت حاڵانی کیمیابارانی هەڵەبجە کە نزیکەی 350 بۆ 400 چاپێکەوتن کراوە لەلایەن خوێندکارانی بەشی مێژوو. ئەمە بە فیلتەری زانستیا تێپەڕێ و دوای چاکردن و هەڵەچنی هەموو ئەو مقابل و چاپێکەوتنانە ئەوانش هەموو داغڵی ناو سایتەکەمان ئەبن. بەشێکی تریژ لە ماڵپەڕەکە بریتە لە داشبۆردێک کە ئەم داشبۆردەش نزیکەی 15 بۆ 20 زانیاری لەسەر شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە داغڵەکرێتایە و لە خۆئەگرێ. زانیاریەکان هەموو بە شێوەیەکی زۆر پێشکەوتوانە لە داشبۆردەکەیە لە ڕێی نەخشەیەکەوە زانیاری ناوی شەهید، تەمەنی ڕەگەزی ئیشی شەهیدەکە چی بۆ لەو کاتەیە، ئایا خێزاندارە یا خێزاندار نییە، لەکوێ شەهید بووە، لە چ شارێک شەهید بووە. ئەو ئەمانە و چەندین زانیاری تر لە خۆ ئەگرێ واتە هەر بە ڕێزێک بیەوێ زانیاری لەسەر شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە وەرگرێت لە ڕێی ئەم داشبۆردەوە بە یەک کلیک بۆی دەرەکەوێ ئەوانەی کە لە هەڵەبجە شەهید بوون بۆ نمونە چەندیان نێرە، چەندیان مێ بووە، چەندیان کاسب بووە، چەندیان مامۆستا بووە، چەندیان مناڵ بووە، چەندیان تەمەنی گەورە بووە، چەندیان تەمەنی بچووک بووە، لەکوێ شەهید بوون، ژمارەی شەهیدەکان لە هەڵەبجە چەند بوون، بۆنوە لە پاوە چەند بوون، چەند شەهیدمان لە تاران هەیە، چەند شەهیدمان لە شوێنەکانی تر هەیە. ئەمانە هەموو لە ماوەیەکی زۆر کەما بە کلیکێک بە گەڕانێکی ئاسایی لە ناو داشبۆردەکەیە دەست هەر کەسێکەکەوێ کە بچێتە سەر سایتەکە و بیدۆزێتەوە. ئەمە ناو داشبۆردەکەدا چەند پرۆفایل تۆمار کراوە دکتۆر؟ هەتاکو ئێستا نزیکەی 1696 داتا واتە ژمارەی شەهید تۆمار کراوە. لە چەند ڕۆژی داهاتووە ئەم ژمارەیە بە خۆشحاڵیەوە ئەبێن بە نزیکەی 1846 شەهید. دیارە ئێمە لیژنەیەکمان هەیە کە لیژنەکە لەسەر ئاستی زانکۆی هەڵەبجە دروست بووە
پێک هاتووە لە ژمارەیەک مامۆسای دڵسۆز خەمخۆر کە بێ بەرامبەر بە خۆبەخشانە کار لەم لیژناکەن لەگەڵ کۆمەڵە فەرمانبەری خەمخۆر کە بە خۆبەخشانە ئەوانیش کار لەم لیژناکەن ئیشی ئەم تیمە لە ڕاستیە لە ماوەی ئەم 2 ساڵە 3 ساڵەیە توانیمانە هەمومان پێکەوە یەک تیم بەسەرپەرشتی بەڕێز سەرۆکی زانکۆ ئەنجومەنی زانکۆمان توانیمانە کاری باش بکەین لەم پرۆژەیە ڕاستە پرۆژەکەمان با بڵین سەرەتاییە بەڵام هەنگاوی گەورە ئەنین وەیەکیش لەو هەنگاوانەی کە ئینەین بریتە لە ئێستاشا داغڵی ناو پرۆژەکەمان کردووە بریتە لە شوێنی ئەو بۆمبانەی کە بۆمبی کیمیاباران کە لەسەر نەخشە کە بەر هەڵەبجە کەوتون بەرەو شوێنانی هەڵەبجە کەوتون زایدەن ئەو ژێرزەمینانەی کە زۆرترین ژمارە شەهیدیان هەیە لە هەڵەبجە واتە هەر بە ڕێزێک بێ بچێتە سەر سایتەکەمان بۆی دەرەکەوێت لە ئێستا چەند بۆمب لەکوێ دراوە لە هەڵەبجە و چەند ژێرزەمین لە ناو هەڵەبجە ژمارەیەکی زۆر لە شەهیدی تیاوە دیارە ئەمە یەکەمین جارە نەک لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش پرۆژەیەکی وەها بە شێوەیەکی دیجیتاڵی پێشکەوتوو بەرامبەر بە کەیسێکی جینۆساد ئەنجام بدرێت و لە کاتێکی کەمە هەر بە ڕێزێک بێوێ جا ئەم بە ڕێزە توێژەر بێ مامۆسای زانکۆ بێ یاخود کەسێکی ئاسایی بێ زانیارێکی زۆر لەسەر کیمیابارانی هەڵەبجە و کەیسی جینۆسایدی هەڵەبجە و دەزەخە. دکتۆر زانیارەکان لەم سایتەدا بە شێوازی ڤیددیۆیە یاخۆ بە شێوازی نووسینەکیشەوە واتە نووسینەوەی زانیارەکان تەنها بە شێوازی زارێکی و ڤیددیۆ یاخۆ بە شێوازی نووسینیشە ئەو کەسی کە بێوێ زانیارەکانەوە دەست بخات. بەڵێ زۆر شت لە خۆ ئەگرێت ڤیددیۆ لە خۆ ئەگرێ وێنە لە خۆ ئەگرێ توێژینەوە نووسین لە خۆ ئەگرێ وەکوتم چاپێکەوتنی شاید حاڵەکان لە خۆ ئەگرێ کتێب لە خۆ ئەگرێ واتە هەم بە شێوەی نووسینە ئەم کە هەمووی جیاکراوەوە لە ماڵپەڕەکەیە بەشی بۆ نمونە کتێب جیایە بەشی ئەوەی کە پەیوەندی بە دادگاکانەوە هەیە جیایە بەشی توێژینەوەی زانستی کە لەسەر جینۆسایدی هەڵەبجە بە هەر زمانێ نووسرابێ ئەمیش لە شوێنی خۆیەتی هەموو شتەکان پۆلێن کراوە واتە ئەو بەڕێزی کێتە ناو سایتەکەمان کاتێک کە تەماشای سایتەکە کاک سێرچەکە بۆ هەر شتێک کە بێ بە ئاسانی دەستی ئەکێ جام بە شێوەی نووسین بێت یاخود بە شێوەی ڤیددیۆ بێ یاخود بە شێوەی کتێبێ یاخود وەکوتم لە داشبۆردەکەی بێت کە نزیکەی 27 زانیاری هەر شەهیدێکی لە خۆ گرتووە. بەڵێ دەتوانرێت ئەم سایتە بۆ توێژینەوە لێکۆڵینەوە سوودی لێوەرگیری باس دەوکە کە بەشێک لە توێژەران دەتوانن بنێنەوە ئەم سایتە و زانیاری وە دەست بخان بەڵام ئەتوانن وەکو توێژینەوە وەکو راپۆرتی بن کۆڵکاری سوودی لێوەربگیرێت. بێگومان کەرەستەی توێژینەوەی زۆر گەورە ناو سایتەکەمان و ماڵپەڕەکەمانە هەیە بەشێک لە کەرەستەکان بریتین لە ئەو کتێب و توێژینەوە زانستی و با بڵێن نووسینانی کە لە ناو سایتەکەمانە هەن بەشێکی ژیان بریتین لە ئەو چاپێکەوتنی کە لایەن شاد حاڵەکانەوە کراوە کە ئەمەش کەرەستەیەکی ئەجگار گەورەی توێژینەوەی زانستیە و بەشێکیشی لە ڕاستیا بریتە لەو داشبۆردەی کە هەیە کە ئەمەش لە ڕاستیا زۆر بە وردی زۆر بە دەقیقی زۆر بە زانستی زۆر بە تەکنۆلۆژیایەکی نوێ داتاتەیاتێک لەسەر کەیسی کیمیابارانی هەڵەبجە ئێمە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە هەموو جینۆسایدەکان جامە هەڵەبجە بێ ئەنفال بێ یەزیدیەکان بێ یاخود بارزانیەکان بێ هەر جینۆسایدێکی تری کورد بێ بەداخەوە تاکو ئێستا داتایەکی وردمان نییە بەداخەوە نەمانتوانیوە ئەمانە هەموو ئەرشیف بکەین بە شێوەیەکی دیجیتاڵی وەکەوەی کە هۆلۆکۆست کردوێتی وەکەوەی کە لە دنیاە ئەکرێ ئەم هەوڵەی ئێمە لە پێناو ئەوایە بەشێکی بۆ خزمەتی توێژینەوەی زانستیە و بەشێکیشی بۆ ناساندنە لە ڕووی نێودەوڵەتیەوە کەسێکی ئەجنەبی کاتێک کە سێرچەکە بۆ کیمیابارانی هەڵەبجە لەبری ئەوەی کۆمەڵێ کتێبی لاوەکی بدۆزێت و یاخود کۆمەڵە توێژینەوەی لاوەکیە دۆزێتەوە ئەو کاتە ڕێیەکەوێت لە ماڵپەڕێکی گەورە کە ئەم ماڵپەڕە کۆمەڵێ زانیاری و داتا و ژمارەیەکی زۆر لە معلومات و زانیاری لە خۆ گرتووە کە بێگومان سوودی ئەبێ چ بۆ توێژەر بێ بۆ توێژینەوەکانی چ بۆ خەڵکێکی ئاسایش بێ بیاوێ زانیاری لەسەر هەڵەبجە کۆ بکاتەوە. بەڵێ لەناو ماڵپەڕەکەتاندا وێنە و ڤیددیۆی تێدایە کە پێشتر لە چاوی میدیاکانە نەبینرابێت یاخود بڵاو نەکرابێتەوە و پەیوەندی ئێوە لەگەڵ ڕۆژنامەنووساندا چی بوو تابێت ڕۆژنامەنووسانی کە لەو کاتەدا لە هەڵەبجەدا بوونە بۆ بەدەستخستنی زانیاریەکان هەڵبەتە. خۆشبەختانە ئێمە لیژنەکەمان سەردانی ئێرانمان کردووە لەگەڵ هەندێک لەو ڕۆژنامەنووسانە کۆبوونێتەوە لە نزیک و بینیمانن هەندێکیان خۆیان هاتوون بۆ هەڵەبجە بینیمانن
وەچوونەتە ئەو مۆزەخانانەی کە پەیوەندیان هەیە بە کەیسی کیمیابارانی هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجەوە ژمارەی باش لەوێنە ژمارەی باش لە ڤیدۆ ئەوانەمان هەمووی دەستکەوتووە کە تاکو ئێستا بڵاو نەکراونەتەوە بڵاو نەبوونەتەوە ئێمە لە داهاتوە هەموو ئەمانە بە شێوەیەکی پرۆفیشنەڵ لە ناو سایتەکە بڵاوەکەینەوە و ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە لە ڕاستیە بۆ هەموو کورد و بۆ کەیسی کیمیاباران و جینۆسایدی هەڵەبجەش و پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ بەڵێ پەیوەندێکی زۆر باشیشمان هەیە لەگەڵ بۆ نوە کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کە زۆر هاوکارن سوپاسیانەکەین و پەیوەندیمان هەیە لەگەڵ کۆمەڵی نووسری بواری جینۆساید و کۆمەڵی کەسایەتی کە لە بواری جینۆسایدا کارەکەن چ لە کوردستان بە چ لە هەڵەبجە و شارەکانی تر بێ و ئەمانە هەموو پێمان وتون کە ماڵپەڕەکەمان پرۆژەکەمان بەم شێوەیە و ئەوانیش بەڵێن ئێوەیان نیاوە کە هاوکارمان بن و ئەم پرۆژەیە لە ڕاستیە ڕاستە لیژنەیەک لە ناو زانکۆی هەڵەبجەیە پێ هەڵەستێ بەڵام زۆر زەڕورە خەڵکێکی معنی بە ئیشی جینۆسایدی کورد و جینۆسایدی هەڵەبجە و دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوانیش بە تایبەتی وەزارەتی شەیدان وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تر هاوکاری جددیمان بن بۆ ئەم پرۆژێ بکەوێتە سەر سکەی خۆی و بتوانین ئێمەش وەکو وڵاتانی تر بە شێوەیەکی زۆر پێشکەوت و دیجیتاڵیانە کەیسە جینۆسایدەکانی خۆمان ئەرشیف بکەین و ئەمە هەنگاوێکی باشە و نەک بۆ هەڵەبجە بەڵکو بۆ ئەنفال و بۆ یەزیدیەکان و بۆ جینۆسایدی بارزانیەکان و کەیسەکانی جینۆسایدی لەگەڵ ماڵپەڕەکانی جیهاندا چۆنە تایبەتی ئەوانەی کە تایبەتن بە پرسی جینۆساید لە ڕاستیە ئێمە کاتێک ئەم ماڵپەڕەمان دروست کرد تەماشای زۆرێک لەو ماڵپەڕە نەمان کرد هەوڵمان نا سوود ببینین لەو ماڵپەڕانی کە لە جیهانە تایبەتن بە کەیسی جینۆساید جا هۆلۆکۆست بێ یان ئەوانەی ئەمریکا بێ ئەوانەی ئەوروپا بێ ئەوانەی ئەفریقیەکان بێ ئەوانە هەمومان نمونەیەکمان وەرگرت و ئەو کۆمپانیایی کە سایتەکەی بۆ دروستکردنی ئێستا سپۆنسەری ئەکا زۆر سپاسیەکەین هەموو ئەوانە ینی دیراسێکی زۆر وتمان کرد سوودمان لێبینین لەسەر ئەساسی ئەو بنەمایە ئێمە توانیمان ئەو سایتە دیزاین بکەین و بۆ شێوەیە دروستی بکەین. بەڵێ ئەم ماڵپەڕانە کاریگەری چی دەبێت لەسەر گواستنەوەی ئەو ڕوودا و حەدەسانی کە لە کوردستاندا ڕوویداوە گواستنەوەی ڕاستەکان بە جیهان کاریگەری چی دەبێت؟ دیارەوە کوتم بەداخەوە ئێمە لە بواری ئەرشیفکردنی جینۆسایدی کووردا و بە تایبەتی هەڵەبجەیە ئەوەی کە بە جیهان ناسێنراوە بە شێوەیەکی ئەتوان بڵێم زۆر زانستی یاخود زانستیانە نەناسێنراوە بە جیهان کەیسەکە ڕاستە لە کاتی خۆیان کۆمەڵێکی زۆر لەوێنە کۆمەڵێکی زۆر لە ڤیددیۆ کۆمەڵێکی زۆر لە وتار و کتێب و ئەمانە نووسراون جیهان ئاگاداری کەیسەکانی جینۆسایدی کووردە بە تایبەتی هەڵەبجەیە بەڵام بە شێوەیەکی پرۆفیشنەڵ بە شێوەیەکی زانستی لە چوارچێوەی سایتێکی فەرمی سایتێکی زانستیە کە کۆمەڵە داتای زۆر ورد لە خۆ بگرێت کۆمەڵە معلوماتی زۆر ورد لە خۆ بگرێت هاوشانی سایتە جیهانیەکانی بواری جینۆسایدی بواری ئەرشیفکردن بێ ئەتوانین بڵێ ئەمە یەکەمین هەنگاوە ئەمە دەوری زۆرە بێ ڕۆڵی زۆرە بێ هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە بۆ سایتە جیهانیەکان بۆ دەوڵەتەکان و هەروە بۆ توێژەرانی جیهانیش ڕۆڵەکە ئەوەیە کە ئەوان کە ئەگەڕێن بۆ جینۆسایدی هەڵەبجە بۆ نمونە لەبری ئەوەی کۆمەڵە معلوماتی نازانستیان دەستکەوێت یاخود کۆمەڵە معلوماتی لاوەکیان دەستکەوێت ئیدی زۆر بە ئاسانی ئەچنە سەر ئەم ماڵپەڕە و کۆمەڵە زانیاری زۆر بە سوودیان دەسەکەوێت کە کۆمەڵە داتای زۆر ورد لە خۆ ئەگرێ بە زمانی ئینگلیزی بێ یاخود بە زمانی کوردی بێ و کوتم لە داهاتوویشە زمانی عەرەبی و فارسی ئەوانە تریش بۆ زیادەکەین بەڵام ئەمە دیارە پێویستمان بە هاوکاری هەموو لایەکە بۆ هەنگاوانەی کە ئینی دیارترین ئاسانگەکان گرفتەکانی بەردەم ئەم پرۆژەی ئێوە چی بووە لە جێبەجێکردنیدا؟ بەڵێ یەکێک لە گرفتەکانمان لە ڕاستیە ئەوەیە کە هەندێک لەو بەڕێزانەی کە زانیاریان لایە بە ناڕەحەت ئەماندنێ و هەندێک لەو بەڕێزانەی کە شایەت حاڵی ڕووداوەکان بوون نایانێ هەندێکیان چاوپێکەوتن بکەن و هەندێک لەو بەڕێزانی کە دیکۆمنت و بەڵگەنامەیان لایە وەکو پێویست نایان بەدەمانەوە ڕاستە بەشێکی زۆریان هاتوون بەڵام ئێمە زانین هەندێک کەسایەتی تەنها هەندێک دام و دەستگاش شتی زۆر باشیان لای دیکۆمنتی زۆر باشیان لای لەسەر کەیسی کیمیابارانی هەڵەبجە بەڵام وەکو پێویست نایان بەدەمانەوە هەندێک لە ئەوڵۆ نەهاتن و ڕەنگە بڵێن ئەم نەهاتن بە دەنگەوە شتێکی ئاسایی بێت چونکە
پێشتر زۆر کەس هاتووە لە ڕاستیە زانیاری و معلوماتی لە ماڵی شەهیدان و لە ڕزگاربوانی کیمیابەرانی هەڵەبجە وەرگرتووە و ڕۆشتووە. بەڵام دواتر کە زانیان نەخێر ئەم پرۆژە وەکو پرۆژەکانی پێشووتر نییە، ئەمە بریتێ لە سایتێکی فەرمی و هەموو کەس بۆی هەیە بچێتە سەری و بیبینێ ئەوەی کە تەسلیمی ئێمە ئەکا ئەو بەڵگەنامەیە ئەو دیکۆمنتی یا چاپێکەوتنی ئەیکەین خۆی بینێتەوە لە نای سایتەکەیە. بۆیە تا ڕادێک ئەم بربەستانە تا ڕادێک خەریکین ئیشکێنین و ئومێ دەکەین هیچ بربەستێکی لەو جۆرەمان نەیەتەڕێ لە داهاتووە. بەشێکی تر لە بربەستەکان لە ڕاستیا بابەتی مادیە. ئەم پرۆژەیە ئەگەر بمانەوێت زۆر بەرەو پێشەوەی بەرین و هەنگاوی گەورە بنین پێویستمان بەوەیە کە لە ڕووی مادیشەوە هاوکاری بکرێن و زۆر سپاسی هەموو ئەو بە ڕێزانەیەکەین کە تاکو ئێستا هاوکاریان کردوین لەوانە نووسنگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات، لەوانە سەرۆکایەتی پەرلەمان، لەوانە چەند کەسایەتیەک ئێمە زۆر سپاسیانەکەین کە هاوکاری پرۆژەکەمان بوون بە کڕینی هەندێک کەلوپەل بە پێدانی هەندێک بڵین پارە کە ئێمە سەرفمان کردووە لە کەلوپەل و لە پێداویستەکانی پرۆژەکەیە و ئومێ دەکەین ئەم هاوکاریانە لایەن دەستگا فەرمیەکانی حکوومەتەوە بەردەوام بێ بۆی بتوانین پرۆژەکەمان گەورەتر بکەین و بتوانین شتی زۆرتر لە خۆ بگرین، چونکە ئێمە بەرنامەمان هەیە لە ڕاستیە ئەم پرۆژەیەکی بەردەوام بێت و زۆر فراوانتری بکەین لەمەی کە هەیە، بەڵام دیارە ئەمە پێویستی بەوە هەیە کە لە ڕووی داراییەوە سپۆنسەر بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر نەریمان عەبدوڵڵا مامۆستای زانکۆی هەڵەبجە. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.